Hi folks, I want to bring you up to speed with something that's happening today, which is that I've developed mild symptoms of the coronavirus, that's to say a temperature... من ئەمەوێت سەرنجتان ڕابکێشم بۆ شتێک کامڕۆ ڕوویدا. دوایەوەی هەستم بە هەندێک لە نیشانەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا کرد، وەک بەرزبوونەوەی پلەی گەرمی و کۆکە لەسەر پێشنیاری سەرۆکی تیمی پزیشکی پشکنینی کۆرۆنای ڤایرۆسم کرد و ئەنجامەکەی پۆزەتیڤ بدەرچوو. هەر بۆیە من ئێستا لە ماڵەوە کار دەکەم و خۆم کەرەنتین دەکەم. کاوەش ڕاستترین کارە کە دەبێت بیکەم بۆ ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. بەڵام من هیچ کات گومانم نییە لەوەی کە دەتوانم بەردەوام بم لە کارەکەم و سوپاس بۆ ئەم تەکنۆلۆژیا پێشکەوتووە کە هاوکاریم دەکا بەردەوام لە پەیوەندیدا بم بۆ سەرکردایەتی تیمی نیشتیمانی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا ڤایرۆس. من دەمەوێت سپاسی هەموو کەسانە بکەم کە بەشدارن تێیدا و لەسەر و هەموو شوێنەوە کەرتی تەندروستی نیشتیمانی و کارمەندەکانی. جێگەی خۆشحاڵیم بوو کە شەوی ڕابردوو بەشدار بووم لە ڕێزلێنان لەو کارمەندانە و چاپڵەی نیشتیمانی سەرانسەریمان بۆ ئەنجامدان. بەڵام ئەم ڕێزە تەنها بۆ کەرتی تەندروستی نیشتیمانی نییە، بەڵکو بۆ پۆلیس و کارمەندانی کەرتی چاودێری کۆمەڵایەتی و مامۆستا و هەموو ئەو کەسانەیە کە لە خوێندنگە و دەستگاکانی حکوومەتدا کار دەکەن. هەروەها بۆ ئەو 600,000 خۆبەخشەیە کە دەیانەوێت ڕۆڵێکیان هەبێت لە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. من دەمەوێت سوپاسان بکەم، سوپاسی هەموو ئەو کەسانە بکەم کە کار دەکەن بۆ پاراستن و تێپەڕاندنی ئەم دۆخەی بەهۆی بڵاوبوونەوەی ئەو پەتایەوە تووشمان هاتووە و هیوادارم بە زووی ئەم دۆخە تێپەڕێنین. هەر بۆیە زۆر گرنگە ڕێگە بگرین لە گواستنەوەی ئەم ڤایرۆسە. من وا دەکەم لە ماڵەوە دەمێنمەوە و کار دەکەم و ئێوەش وا بکەن و لە ماڵەوە بمێننەوە، کەرتی تەندروستی نیشتیمانی بپارێزن و ژیانی ئەوانی تر پارێزراوتر بکەن. To household. That's the way we're going to win. We're going to beat it, and we're going to beat it together. Stay at home, protect the NHS, and save lives.